بەردەوامی شەڕی داعش و ناکۆکی لایەنە ئیسلامیەکانی هەرێم لەسەر بیری توندڕەوی وای لە بەرپرسانی یەکگرتووی ئیسلامی کرد لقی کوردستانی کۆڕبەندی جیهانی میانڕەوی لە سلێمانی دابمەزرێنێت. بەرپرسانی ئەو حیزبە دەڵێن دایانەوێت بیری میانڕەوی و یەکتر قبولکردن لە نێو ئاینی ئیسلامدا پەیڕەو بکرێت و چیتر بەناوی ئاینی ئیسلامەوە هێرش نەکرێتە سەر یەکتر. خواستمان ئەوەیە کە ئەم فکر و بیر و بۆچوونە میانە ڕەوانە پێ بگرێ و تەبەنی بکرێ و هەموو لایەنەکان هەموو خەڵکانی ڕۆشنبیر و سیاسی و کۆمەڵایەتی و هەموو لایەک پێویستمان بە میانەڕەوی هەیە و پەرگیری و ئەم پەر و پەر یا ئیفرات و تەفرید هەڵەیەکی ئەخلاقیە هەڵەیەکی فکریە. هەندێک لە لایەنە ئیسلامیەکان تەنها پانتایی سیاسەتیان بۆ کارکردنی ئیسلامی سیاسی بەکار نێناوە، بەڵکو هەندێک جار ئەو ناکۆکیانە دەگاتە مزگەوتەکان و ڕنگدانەوەی دەبێت لەسەر مامۆستایانی ئاینی. هەندێک جاریش مینبەری مزگەوتەکان بۆ هێرشکردنە سەر یەکتر بەکاردێنن. چەند ئەرکمانە لە ماکی توندڕەوی کەمکەینەوە ئەبێ بای ئەوەندەش ماکی بوێری ببەخشین بەوانەی کە گیانی کۆیلەتی و دەستەمۆیی و دەستەپاچەیی لە ڕۆحیان ناچێنراوە. بۆیە ئەم هەوڵی میانڕەویە لە نێوان دوو بەرەیە کە نەبەرەی ستەمکاری قوبوڵەکە نەبەرەی ئەوەی کە ستەم قوبوڵ بکە. ئەرکی هەمومانە کە بەیەکەوە ئەم ڕەوتە درێژە پێبین. ئەگەرچی کۆنگرەکە بۆ یەکتر قوبوڵکردن و پەیڕەوکردنی میانڕەوی ئاینی بەسترا بوو، بەڵام بەبێ ئامادەبوونی سەلەفی و سۆفی و دەروێش و سکۆلاریزم و ئەلمانی و حیزبە ئیسلامیەکانی تر بەڕێوەچوو لە کاتێکدا زۆرترین ناکۆکی لە نێوان ئەو لایەنانەدایە. بێبیرمانە چێکە ئەم ئەرکێکی ئێجگار قورسە ئیسلام خۆی ئاینێکە دابەشبوونی گەورەی تیا هەیە بەسەر مەزاهیب و بەسەر فیرەق و بەسەر ئاراستە و بیر و باوەڕی جیاجیایە و ئەمەرکە تەنها بە هێزە ئیسلامیەکان ئەوانەی کە باوەڕیان بە میانڕەوی هەیە جێبەجێ ناکرێت. پێویستیان بە دیالۆکە لەگەڵ هەموو ئەو ڕەوت و هەموو ئەو تەوژمانەی ترکە باوەڕیان وایە بەرگری لە ئاینی ئیسلامەکە. کۆڕبەندی جیهانی میانڕەوی ڕێکخراوێکی ئیسلامیە و ماوەی 10 ساڵە دامەزراوە و بارەگا سەرەکیەکەی لە وڵاتی ئوردنە لە 15 وڵاتی جیهانی نووسینگەی هەیە و لەمە دوای بە سەرۆکایەتی سەلاحەدین بەهادین ئەمینداری پێشووی یەکگرتووی ئیسلامی کوردستان لقی کوردستانی لە شاری سلێمانی دەست بەکار دەبێت. بابانە نوێرێن ئارتی، سلێمانی.